نتذكر جميعا كيف وقف الرئيس العراقي الأسبق والزعيم الكردي الراحل مام جلال طلباني قبل أكثر من عقد من الزمن في العاصمة بغداد. بەبیری هەمووان دەهێنینەوە کە پێشتر چۆن سەرۆک مام جەلال لە بەغدادی پایتەخت باسی شەهیدی میحرابی کردووە. لێرەین بۆ ئەوەی پەیوەندی مێژووی نێوان کورد و عەرەب دووپات بکەینەوە، بە تایبەت پەیوەندیەکانی سەرۆک مام جەلال و شەهیدی میحراب و ڕۆڵ و خەباتیان لە دژی دیکتاتۆری و ستەمکاری. لەگەڵ بەردەوامبوون و درێژەدان بەو پەیوەندیانە پێویستە هەمووان بە کورد و عەرەبەوە لە یەک ڕیز و بەرەدابین وەک چۆن سەرۆک مام جەلال و شەهیدی میحراب بنیادیان ناوە، چونکە هەمووان ستەم و زۆرداری زۆرمان بەدەست حکومەتە دیکتاتۆرەکانی پێشووی عێراقەوە چەشتووە، بۆیە پێویستە هەمووان یەک ڕیز و تەبابین. ونضالهما المشترك ضد الديكتاتورية والاستبداد. پێکەوە یادی ئەستێرەیەکی درەوشاوەی ناومێژووی شۆڕشی گەلانی عێراق بەرز ڕابگرین کە ژیانی خۆی بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگەی گەیشتن بە نیشتیمانی برایەتی و فرەیی و دیموکراسی عێراقی دوای زوڵم و دیکتاتۆریەت و سەرکوتکاری عێراقی هاوبەشی شەراکەت و پێکەوە ژیانی ئاشتیانە تەرخان کرد. ئەم ڕۆژانە 18 ساڵ بەسەر تیرۆر و شەهیدکردنی ئایەتوڵای عوزما سەید محەممەد باقر الحەکیم تێدەپەڕێت، بەڵام خاڵیبوونی جێگەکەی لە کایەی ئاینی و سیاسی و نیشتیمانی وڵاتەکەدا ڕۆژ لە دوای ڕۆژ بەرجەستەتر دەبێت. لەم کاتە هەستیارەدا هەموو ئومێدمان بە دڵسۆزان و کەسی وەکو جەنابی سەید عەممارە کە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت لە چارەسەرکردنیدا. ئەمڕۆ کە سەید عەممار لەم شارەیە و سلێمانی شاری قوربانیدانە، هەزاران شەهیدی بۆ ڕۆخاندنی دیکتاتۆر بەخشیوە کە سوکاری شەهیدەکان چاویان لەوەیە. هاوپەیمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان لە بەغداد بە شێوەیەکی دادپەروەرانە پشک و پێگەی هەرێم و خەڵکی کوردستان لە ناو بودجە و زامن بکەن و مافە دەستوریەکانی گەلەکەمان لە عێراقی نوێدا بپارێزن کە بەرهەمی خوێنی شەهیدەکانمانە. داواکاری شەقام خۆپیشاندانەکانی تشرین بۆ چاکسازی و هەڵبژاردننی پێشبەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ نوێکردنەوەی پرۆسەی سیاسی و بێنرە نەدی و دۆخێک بێتە ئاراکە هەڵبژاردن بە ئازادانە و دوور لە گوتاری چەک و گوشاری تیرۆر و تۆقاندن دوور لە دەستێوەردان پەیڕەو بکرێت.